دەین لەسەر بابەتێک گفتوگۆکەین سەبارەت بەوەی کە ئایا هەرێمی کوردستان بۆتە هەڕەشە بۆ سەر وڵاتانی دراوسێ کە لە ئەنجامدا دەبینین هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان. ئایا هیچ مەترسیەک لەلایەن هەرێمی کوردستانەوە خراوەتە سەر وڵاتانی دراوسێ کە بەو جۆرە لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکرێت و لەلایەن میلیشیەکانی سەر بە ئێرانیشەوە جار نەجار موشک باران بکرێت و هەروەها هێرش بکرێتە سەری؟ سەبارەت بەم بابەتە لەگەڵ دکتۆر کامەران ساڵەیی مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی گفتوگۆەکەم. دکتۆر ئەم کاتتان باش. هەرێمی کوردستان تا ئێستا مەترسی بۆ چ شوێنێک هەبووە کە بە شێوەی هێرشکردن یاخود هێرشی موشکی هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان؟ ئایا هەرێمی کوردستان هیچ مەترسیەکی هەیە بۆ سەر وڵاتانی دراوسێ؟ لەو کاتەوە کە هەرێم دروست کراوە هیچ مەترسیەکی نەبووە بەسەر کەسە و هەرێم دایمەن هەوڵی داوە کە پەیوەندیەکی زۆر باش دروستکە لەگەر هەموو دراوسەکان و ئەو پەیوەندیانە بەڕاستی پەیوەندی تازە نیە، پەیوەندیێکی قوولە. ئێمە پەیوەندیێکی کۆمەڵایەتیمانەیە، ئابووریمانەیە لەگەر ئەو وڵاتانە و هیچ پاساوێ نییە کە خەڵک گومانمان لێ بکا بلێ مەترسی هەیە. یعنی ئەگەر حتا بڵێن ئەگەر گومانێکیان هەیە ئەو شێوە کێشانە بە شێوەیەکی دیبلۆماسی و بە گفتوگۆ چارەسەر دەکرێت. یعنی ئەو وڵاتانەی کە هێرشەکەنە سەر کوردستان زۆر بە ئاسانی دەیانتوانی لەگەر حکوومەتی کوردستان پەیوەندیە بکەن، با بڵێن کۆمیتەیەکی هاوبەش بین دەستگا ئەمنیەکانی ئێمە ئەوان بێن یعنی لێکۆڵینەوە بکەن ئایا ئەو مەترسیانە چییە و بیخەنە ڕۆوە. و ئێمە حتا ئێستا یعنی ئەوان چیان داوا کردووە هەرێمی کوردستان جێبەجێی کردووە، ئەیانوت مەترسیە لەسەر حدودی ئێران، ئەو مەترسیەش نەما. یعنی بەڵام لە پڕ بێیت و هەندێک کەس خەڵکی یعنی با بڵێن حەزی بە کوردستان نییە و دژمنە و راپۆرتێکیان بۆ بنووسێ لەسەرەوە بێن هەنێک جێگایەکی سیڤیل یعنی لێی بدەن. ئەوە بەڕاستی یعنی نێگەرانەیەکی زۆری لە ناو میلەتی کورد دروست کردووە. باش دکتۆر، جەنابتان ئاماژەتان بۆ کرد کە ئەکرا بە شێوەی دیبلۆماسی و ئێمە چەند لژنەیەک هەیە لە نێوانمانە یاخود لێرە ئەتوانن بێن و گفتوگۆ بکەن. دەرگای هەرێمی کوردستان هەمیشە واڵا بووە بۆ هەر نیازپاکیەک و هەر ئاشتی خوازیەکە لە ناوچەکە پێویست کات کە ناوچەکە سەقامگیر بکات. بۆچی بەو شێوەیە نایەن گفتوگۆ بکەن و لە ڕێگەی دیبلۆماسی و کارە ناکەن؟ بۆچی بە شێوەی هێرش و موشکباران؟ ئەمە ئامانجێکی تری لە پشتەوە نییە؟ یعنی بەداخەوە ئەوە ڕووی داوە، یعنی چونکە ئێمە پەیوەندیەکەمان تا ئێستا پەیوەندیەکی احتیادی بووە، یەکوتن پەیوەندیەکەمان کۆمەڵایەتی و ئاووریشە لەگەریان و ئێمە قەت ناکۆڵیمان نەکردە لەو یارمەتیانەی ئێران پێشکەشی کردو بە میلەتی کورد و دائما بە ئاشتیش لەگەریان ژیاوی. یعنی لە پڕ ئەم شتە ڕووی داوە، یعنی دیارە نازانم ئەیانەیە زەختە زیاتر بکەنە سەرکۆیەتی کورد، مەبەستیان مەگەر خۆیان بزانن، بەڕاستی نازانم بۆ ئیلا ئێمە هەر بە ئاشتیان ئەم ئاوەدانی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەم پێشکەوتنی کە هەرێمی کوردستان بەخۆیەوە بینیوێتی، ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە چاویان بە هەرێمی کوردستان هەڵ نایەت و دەیانەوێت بەم شێوەیە چۆن دەوترێت زەربەیەک لە هەرێمی کوردستان بدەن؟ خۆ ئێمە ئەگەر چەندێ پێشکەوین لە ناحیە ئابووری و با بڵێن بۆ ئەوانیش باشە، چونکە ئەوان زیاتر ئەو وەختە با بڵێ پەیوەندی ئابووریەکانیان و تیجارەتەکانیان ئێمە چەند ملیار تیجارەت دەکەین لەگەریان، بەس ئەگەر بین هەرێمێکی بێدەسەڵات بین و هەژار بین و یعنی چی تیجارەتێکمان لەگەرەکەن؟ ئەوە نییە ڕەنگە مەبەستەکە سیاسی وێ زیاتر، ئەوە مەبەستەکەیان ئەوانە، یعنی ئەیانەوێ ئێمە نەخت زیاتر دوورکەوینەوە لە ئەمریکا، ڕەنگە بێن بەس ئەساسەکەیان ئەوەیە، ئەوەش بەدەستی ئێمە نییە. یعنی ئەمریکا ئەمڕۆ حاکمی هەموو منتیقەکەیە، یعنی ئەوە دوای کێشەی ئێمە نییە، ئەوە کێشەی حکوومەتی عێراقی دەتوانێت ئەو تەفاهماتانە لەگەر ئەمریکا بکە. باش دکتۆر، جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئێمە پەیوەندیەکی ئابووری باشیشمان لەگەڵ ئێران هەیە، بەڵام ئێستا دەبینین کە هەرێمی کوردستان هەڵوێستێک دەنوێنێت، ئەویش داوای کردنی بایکۆتکردنی ئەو کاڵانەیە کە لە ئێرانەوە دێت. تا چەند ئەم هەڵوێستە کاریگەریە بێت لەسەر هەڵوێستەکانی ئێران یاخود ئیتر سنوورێکدا ئەنرێت بۆ ئەو دەستدرێژانێک کە ئێران دەیکات؟ من وابزانم یعنی ئەبێ بە گفتگۆیەکی سیاسی و دیبلۆماسی ئەوانە چارەسەر کرد، بە بایکۆت و ئەمانەی چارەسەر ناکرێ. یعنی دائما ئەلێن کێشە بە کێشە چارەسەر ناکرێ. ئێمە دووبارە ینی هەوڵێکی باش بدەین
ئایا لە ڕێگای شیعەکانی بەغاوە بێ لە ڕێگای ئەو پەیوەندیەکانی خۆمانەوە بێ با ئێرانەکان لێمان تێبگەن و ئێمەش لیان تێبگەین زانین چیان نەوێت لێمان یعنی لە هەموو کاتێ ئەگەر مەترسیەکیانەیە بە ڕاستەوگۆ یان لەگەر عێراقیان لەگەر ئێمە گفتوگۆ بکەن بڵێن ئەو مەترسیانە چییە و بابێن خۆیان وجودیانەیە قونسڵیەتیان هەیە لێرە و باش دەزانن ئەو يعني معلوماتێکی باشیان هەیە. بەڕای من دائما يعني بابڕێنە چارەسەرکردن بە ڕێگایەکی ئاشتی و دیبلۆماسیانە بارەت فعل نەبێ یعنی ئێمە ئەوەی بکەین ڕگە ئەوان بەرامبەر ئێمە ڕەتفعلی خراپتریانە بێ من ئەبینم ئێران یعنی ئێمە پەیوەندیی کۆنمان هەیە لەگەریان و لەگەر تورکیەش فدائما کێشەکانمان چارەسەر ناکرێ بە ڕێگای تونند و تیژی بە ڕێگایەکی ئاشتی و تێگەیشتن لەگەر یەکتری ئەوە زۆر باشترە بووە. باش عێراق دەبێت چ ڕۆڵێک بگێڕێت لە کاتێکدا کە هەرێمی کوردستان هێرشی دەکرێتە سەر و ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ئەبێت چ ڕۆڵێ بگێڕێت پێویست بوو چی بکات؟ عێراق ڕۆڵێکی زۆر گەورە بێت چونکە کە سەروەری عێراقی ینی تێکدراوە ئەو حکوومەتی بەغدا ئەوێ سەروەری عێراق بپارێزیە نەکو کورد ئێمە لە ناو عێراق دەژێن هەرێمێکی لە ناو عێراقی ینی ئەوە ئەرکی سەرشانی ئەوان بێ ئەمجا ئەگەر هەوڵدەن بە ڕێگایەکی دیبلۆماسی حەلدەن یان بە ڕێگایەک ینی ئەکو کردویانە بە ڕێگای UN-ەوە فأبي أوان يعني أرك أساسية كان لسر أوان يعني شو قبول دكان كأوان دلين هريان بارسيك لكردستان لعينا كاتا هيرج بكرة لسر كردستان هيرج كردن لسر كردستان يعني هيرج كردن لسر العراق وأجر وضع كردستان تيك بتشي يعني أكيد وضع العراق حموي تيك دسيه چونك كرد هر سنة دي عراق وما نوي عراق بو وهر كردش عراقي دروس كردوته وهر كردش عراق دا باريزي أبي أو حقيقة بزاني بغدا يعني بەڵێ سپاس دەکەین دکتۆر کامەران ساڵی مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی لەگەڵمان بوویت.